بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن سڵاوی خۆی گەورەتان لێبێ. من ڕێیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەش دەکەم. لە باسوخواست ئەمڕۆماندا باس لە پێگە و ڕۆڵی ئافرەتان دەکەین لە کۆمەڵگەدا. بە درێژایی مێژووی شۆڕشەکانی کورد ئافرەت پێگە و ڕۆڵێکی دیار و کاریگەری هەبووە و هاوشانی پیاوان لە مەیدانی خەبات و کاری سیاسی و کۆمەڵایەتیدا توانیویەتی پێگە و ڕۆڵی خۆی بسەپێنێ و بسەلمێنێ. ئەمەش بە شایەدی مێژووی دوور و نزیکی میلەتەکەمان. لەم سەردەمەشدا ئافرەتان بە شێوەیەکی بەرچاو لە کۆمەڵگەدا لە فەزای کاری مەدەنی و یاسایی و پەرلەمانیدا ناوبانگیان دیارە و کاری جوانیان کردووە و کۆمەڵگە دەبێ ئەو شایەتیان بۆ بدەن. لەم بەرنامەیەدا باز لە پێگە و ڕۆڵی ئافرەت دەکەین لە نێو کۆمەڵگەدا. ئەو ڕۆڵە کامەیە کە پێویستە ئافرەتانی کورد لەم سەردەمەدا بیگێڕن. ئایا ڕۆڵگێڕان یا ڕۆڵبەخشین بە ئافرەت ئەرکێکە و دەبێ ئافرەت یام ئامانجێکە و دەبێ ئافرەت خۆی بەدەستی بهێنێ و خۆی کاری بۆ بکە یا دیاری و بەخشێکە دەبێ پیاوەکان بیبەخشن؟ کێن ئەو کەسانەی کە دەتوانن ڕۆڵەکە بە ئافرەت ببەخشن و ئەو کەسانە کێن کە دەبنە کۆسپ و لەمپەر لە بەردەم بەدیهاتن یا وەرگرتنی ڕۆڵی ئافرەتان لە کۆمەڵگەدا؟ بۆ قسەکردنی زیاتر لەسەرم پرسە میوانداری زۆر بەڕێز شەمسە سەعید چالاگوانی بواری ئافرەتان کردووە. شەمسە خان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونێ. زۆر سپاس بۆ جەنابتان، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کە لە نزیکەوە بتوانین لەو بواری کە جەنابەت باسی کرد بتوانین بجوێن. زۆر سپاس. زۆر باشە. سەرەتا پێم خۆشە ئێمە وەکو موسڵمان کە سەرچاوەی سەرەکی بڕیاردان و قسەکردن و شارەزاییمان قورئان و سونەتە بزانین لە قورئان وەکو وحی خوایی و سنەتی وەکو فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زانین هیچ باسی و پێگەیەکێ بۆ ڕۆڵ پێدان یا ڕۆڵ وەرگرتن و ڕۆڵگێڕانی ئافرەت لە کۆمەڵگەدا بەتایبەت لە کۆمەڵگەیەکی موسڵماندا؟ بەڵێ، تەنها بە ناوی خواوە لە ڕاستیە ئەگەر ڕۆ بچین لەوە هەر تەنها ئاەتی ئەتوانین بکەین بە نمونە کە خۆی گەورە فەرمی ئەعوذ بالله من الشیطان الرجیم المؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر. ئەمە لێرە کە خۆی گەورە باز لەوە کات کە موسڵمانان بە ڕەگەزی نێر و بە ڕەگەزی مێەوە هەردووچیان ئەبێ ئامادەیان تیابێ بۆ ئەوەی کۆمەڵگە لە کارە چاکەکانە هاوکاری یەکتری بکەن و لە کارە خراپەکانیشە لە یەکتری کارە خراپەکان دوورخەنەوانەکە. ئەمە دکتۆر مستەفا زەڵمی لە تەفسیری ئەم ئاەتە باز لەوە کات دەڵێ لەمەوە بۆمان دەرەکە کە ئافرەت ئەتوانێ لە سەرکردەوە هەتاوەکو بچووکترین پۆستی ناو کۆمەڵگا ئەتوانێ دەور ببینێ و ئامادەیی هەبێ تاکو لەو بەشداریە تۆ ئەتوانی چاکەکان فەڕاهەم بێنی بۆ کۆمەڵگا و هەر بەو بەشداریش ئەتوانی چی خراپە ڕوبەڕووی کۆمەڵگا بۆ تۆ دووری بخەیتەوانێ. لە ڕووی حەدیسی شەوانێ ئێمە لە کاتێکا کە ڕووی ڕەخنا ئەکرێتە سەر پێغەمبەر صلی الله علیه و سلم ئافرەتێکی مناڵی هێناوە ئەوەی هێناوە لەگەڵ ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە سەحابیان ئەفەرمێ بە یاوەران ئەفەرمێ ئێوە نیوەی دینەکانتان لە حەزرەتی عائیشەوە وەربگرن کە ئەو چوارەم لەسەر ئاستی ئەو کاتا چوارەم جێڕەرەوەی حەدیسە کە باوەڕی پێکراوە و نەتوانایەکی بەخشندە و گەورەی هەیە کە ئەمە خۆی بۆ خۆی گەورەترین نوقتەیەوە خاڵی پرسنگدارە لەوەی کە ئافرەت بە تەنها ئەرکی بەخێوکردنی مناڵ نیە و بە تەنها لە چوارچێوەی ماڵ و خێزانە بتوانێ ڕۆڵ ببینێ. ئافرەت خۆی گەورە بە تەواوی یعنی باشیەکانەوە خوڵقانویەتی کە زۆر زۆر توانا و لەوە بە تواناترە کە بتوانێ بە تەنها ڕۆڵێکی بچووک ببینێ لە کۆمەڵگەیە لەگەڵ ئەوەشا سەرباری ئەوەش کە یعنی پێگەی پەروەردەکردنی ماڵ و خێزان و بەدەمەوە چوونی هاوسەر و ماڵ و میوان ئەمە خۆی بۆ خۆی گەورەترین ئەرک و بەرپرسیارەتیە لە ئیسلامە. بەڵام سەرباری ئەمەش لەوە بەتواناترە کە بتوانێ سەرەڕای ئەمانش بتوانێ ڕۆڵی خۆی لە هەموو بوارەکانە لە پەروەردەی کۆمەڵگایە ببینێ، ئیتر جا بوارەکە سیاسی بێ، کۆمەڵایەتی بێ،
بوارەکە هەر بوارێک بێ ئابووری بێ هەر سەرباری ئەوی کاری ئەوەشی هەیە ئەتوانێت ئەو ڕۆڵەش بە باشترین شێوە ببینێت کە ئەمە نوقتەی ئیجابیە کە خوای گەورە یاوێتی بە ئافرەتان کە بەو گەورەیە خوڵقانوێتی بتوانێت ئیستیعابی هەموو چالاکیەکانی ژیانی بکات. کەواتە ئیسلام دوورە لەوەی کە ئافرەت لە چوارچێوەی چوار دیواردا چەق بەستوو بکات و وەکوڵێ سجنی بکات پێی بڵێت تەنها ئەرکی تۆ دروستکردنی چێشت و شۆردنی جلوبەرگ و بەخێوکردنی منداڵە. ینی ئیسلام وەکوڵێ چۆن پیاو دەنێرێتە نێو کۆمەڵگە و مەیدان و ئەی کاتە سەربازێ بۆ خزمەتکردنی بەشەریەت بەمان شێوە ئەم ڕۆڵەشی بە ئافرەت بەخشیوە. خۆی من نامەوێت ڕۆبچم لەوە کە ئافرەتان بە ئەسڵ ئیشیان بە ئەسڵ لە دینە ئیشیان کاروباری ناوماڵ نییە. ئیشیان خی گەورە و خانمێک و هاوسەرێتی بەیاکە بەڵام ئێستا من نامەوێت لەو ڕوانگەوە باسکەم چونکە لەوانەیە ئەوە بۆ کۆمەڵگەیەکی زۆر پابند بە ئیسلامەوە بێ. ئافرەت زۆر ڕۆڵی لەوە گەورەترا وەکو باسیشم کرد تەنها ئەو حەدیث و ئایەتە بەسە بۆ ئەوەی کە یعنی ئافرەت ڕۆڵەکەی قەتیز نەکرێت بە تەنهان لە بەخێوکردن لە چوارچێوەی مناڵە چونکە ئێستا فۆرمی ژیان گۆڕاوە یعنی مۆدێلی ژیان گۆڕاوە. جاران ئەگەر یعنی ژنێک لەگەڵ پیاوێکی دەسەڵاتدارە کە خێزانی بوو بێ یا خوشکی بوو بێ بتوانی بێتی ڕۆڵ ببینێ یاوەکو ئەو شۆڕسوانانە و خانمانەی کورد کە هەبوون ئێستا مۆدێلەکە گۆڕاوە تۆ بووە ئەبێ لە چەندین بوارە دەور ببینی. بۆ نمونە ئێستا ئافرەتی کورد یعنی لە شێوەی گروپی نە هەموو بوارێکا بەشدارە چجایەوەی مەسەلاگەل لە پەروەردە بێت وەکو مامۆستایەک بەڵام ئێستا لە پەروەردەکردنی وەرزشەوانە لە گروپی وەرزشەوانە ئیتر هەر بوارێکی کەی بگری شاخەوانی بێ هەر ئەوە بێ یا لە ڕێکخراوێکی خێرخوازیە لە ڕێکخراوێکی مەدەنیە یا لە هەر ڕێکخراوێکە گروپی ئاشتیا بێ هەر شتێک کە تۆ مەبەست بێ و تایبەت بێ بە کۆمەڵگا ئەم ئافرەتە ئەرکی سەرێکی تا ئەبینێ ڕۆڵی سەرێکی بە باشتیایە ئەبینێ کە ئەمڕۆ لە هەموو یعنی زیاد لە مسبقن لە ساڵەکانی پێشووتر ئەم ڕۆڵ ئەبینێ زۆر بە گەورەتر زۆر لەوەی کە یعنی لە قەیرانی زیاتریشە ئەو دەورە بینێ بەڵام توانیوێتی بە باشترین شێوە ڕۆڵ ببینێ. شەمسەقان کەواتە بە بپرسین ڕۆڵی ڕاستەقینەی ژن کامەیە بۆ نمونە ئەو ڕۆڵە کامەیە کە پێویستە ئافرەت بیبینێ لە کۆمەڵگەدا لە ژیانی تایبەتی خۆیدا. ڕۆڵی ڕاستەقینەی ئێمە نابێ یعنی بە چاوێکی یەکسان بڵێن هەموو ئافرەتێک ئەبێ وەکو یەک کارێکی سیاسی بکە هەر هەمووی ئەوە ئەکتیڤێ لە بوارێکی کۆمەڵایەتیە لە بواری ئابووریە هەر یەکە خۆی گەورە بەهرەیەکی پێەیە کە بەهرەیەکی پێەیە ئەتوانێت ئەم بەهرەیی خۆی ببینێتەوانێ لە هەر بوارێکا بێ هەیە ئەمەندە بەتوانایە. ئێستا ئێمە ئەگەر نمونەی ئافرەت باسکە یعنی نمونەی ئافرەتانمان زۆرە لە وڵاتانە کە سەرۆکی کۆمارن نمونەی ئافرەتانمان هەیە کە سەرۆکی وەزیرانن نمونەی ئافرەتانمان هەیە کە وەزیرن کە ئەندام پەرلەمانن کە یەکێکی وەکو ئەنجێلا مێرکل بێنین کە یعنی لە 2005 پۆستی ڕاوێژکاری ئەڵمانیای پێست پێراوە کە یعنی بەڕاستی ئەمە لە شاگردێکی مەطعەمەوە ئەم ئافرەتە هاتووە خۆی پێگەیانوە حتا وەکو دوو دەورە و لە ساڵی 2013 دوو جار یعنی ئەمە 4 ساڵی کەیان بۆ تکرار کردوێتەوە کە بە ئیمڕەئەتول حەدیدیە یعنی بە ئافرەتی ئاسنی نامی ئەبن. ئەم ئافرەتە یعنی توانیوێتی ڕۆڵێکی گەورە ببینێ لە کاتێکا کە سوحوفیەکی ڕووسی لێی ئەپرسیاڵێ خانم هەرچاناوەی خانمێکی گەنج بووی تو یعنی زوو لێی پرسیوە کە پێش ئەو ساڵانەی تر تۆ لە باری سیاسەت کارەکەی ئەبینین یعنی لە ڕووی جلوبەرگ و لە ڕووی مۆدێلاتی سیارە و لە ڕووی ئەوەوە تۆ جلیوا هەیە 10 ساڵ لەمەوە پێشە بەکاری هێنێتەوە ئەڵێ شعبی ئەڵمانی بۆ ئەوە منی خستوەتی ئەم شوێنە من خزمەتی کەم نەک بۆ ئەوەی من ببم بە عاریزەی ئەزیایی پۆشاکەکان و لەگەڵ مۆدێلاتی سیارەکان یعنی بەڕاستی ئەوە دووهەم ژنە کە لە ساڵی 79 هەتا ساڵی 90 مارگرێت تاشەر کە سەرێک وەزیران بووە و
ئەنجێلا مێرکەلیش هەر ئەچێتە بواری بڵێن سەرۆکی حکوومەتەوە هاوتایە، ینی پۆستەکەی هاوتا بێ لەگەڵ سەرۆکی حکوومەتە. یەکێکی بێتە سەر تێرێزەمەی لە ساڵی 2016 پۆستی سەرۆکی پارتەکەی و دوای تەیفید کامیرۆن پۆستی سەرۆکوەزیرانی وەرگرت و ئەو بوو لە یەکێتی ئەوروپا وڵاتەکەی خۆی جیاکردەوە، بەریتانیا لە یەکێتی ئەوروپا جیاکردەوانێ و لە تەمەنێکی زۆر گەنج و لە 59 ساڵیە کە ئەمانە هەموو سەرۆکوەزیران بوون، هەمویان توانیویانە یعنی دوای ئەوە یعنی ئەو دوای دووهەمژن بوو کە دوای مارگرێت تاشەر ئەو پۆستەی وەرگرت. سەرۆکی کۆزۆفا ئەویش لە ساڵانی 2011 هەتا 16 هەر ئافرەتێک بووەوە. ساڵی 2016 بە هەمان شێوە ئافرەتێکی مسلمان کردیان بە سەرۆکوەزیرانی سیفیل شەحادەست، کردیان بە سەرۆکوەزیرانی ڕۆمانیا کە لە سا 80 دانیشتوانی ئەو وڵاتە مەسیحین و ئەرسۆدۆکسن کە ئەو خەڵکە مسلمانی کە لەوێ زۆر کەمە، یعنی بە تایبەتی ئەوەی کە لە سەروبی ساڵەوەیە لە سا 1 ئەکا کە بچنە سەر سندوقەکانی دەنگدان کە ئەمانە یعنی ئافرەت زۆرێکی کە هی بەڕازیل بێنە، هی چیلی بێنە، سەرۆکوەزیرانەکانی نەرویج بێنە، ئەمانە ئافرەت بوون و ڕۆڵ و کاریگەریان بینی. ئەمەی میانمار کە خەڵاتی نۆبڵی ساڵی 1991 وەرگرت، ئەمانە هەمیان بەڕاستی توانیویانە یا کۆندالیزا ڕایس توانیویانە ڕۆڵی ئەکتیڤ ببینین و لە بواری سیاسی زۆر گرنگە. لە هەمووشی مهمتر حەزەکەی لە پرسیارێکی کە ئەچینە سەری کە بەوەی کە یعنی ئەمێ جەخت کەمەوە لەو نقطەی کە ئافرەت بە تەنها ئەرکی بەخێوکردنی مناڵ نییە. بڵین وەزیری دیفاعی یابان کە میزانی ساڵانەی سەرپەرشتی میزانی ساڵانەی 51 ملیار دۆلار ئەکات، کەمە ئافرەتێکە کە یعنی ئەوە بە شەشەم دەوڵەمەندترین وڵات و میزانیە دانرێکە ئەمە وەزیری دیفاع یعنی لە دیفاعە بە شەشەم دەوڵەمەندترین دانرێکەم ئافرەتە بەڕێوەی با. لەبەرەوە ئافرەت زۆر بەتواناترە، زۆر زیاتر لەوانەیە لە قسە و بەسەکانە بێتە پێشەوانێ کە باسی ئەو کەسانە بکەین کە کەسێکی دیارن. ئەوە لە ناو کوردی شاهر بێگومان کەسانی دیاری بەرچاومان هەیە. کاتێک کە جەنابەت نمونەی کۆمەڵە لە وڵاتانی پێشکەوتوو دێنایەوە کە ئافرەت توانیوێتی بەهێز و بازووی خۆی بە فکر و بیرکردنەوەی خۆی گەشتوتە ئاستی گەورەترین کەسی وڵات. لە نێو کووردا بە تایبەت بە پاشتریش بەگشەیەکیشتی لە نێو وڵاتی مسلمانانە یا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چ کەسێکمانەیە گەشتوێتە ئاستێک کە ناوبانگێکیە بێ؟ لە ڕاستیە ئێمە وەکو ناوبانگ پۆستەکە دەورە بینێ، لای ئێمە جارێ ئەتوانی بڵین ئەقلیەت و دابوونەریت یا ئەقلیەتی کوردەواری کە زیاتر چەخت لەسەر خۆمان بکەینەوانێ جارێ ماوێتی. بۆ نمونە تۆ ئیسا نەتەوەیە گرتوەکان بە بڕیاری 1935 بڕیاری کۆتایان داناوە. ئەو وڵاتانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستنیا ئەو وڵاتانەی کە ڕێگە نادەن بە بەشداری سیاسی فعلی ئافرەتان بەهۆی دابوونەریتەوە بەهۆی ئەقلیەتی کۆمەلگاوە کۆتایان بۆ دانراوە. ئەم کۆتایە خۆی لە ڕاستیە بۆ چەند خولیەکە تاکو ئەقلیەتی ئەو کۆمەلگایە تەقەبولی ئەوە کاکە ئەم ئافرەتە بەشداری سیاسی بکات لەو ڕۆوە. ئێمە ڕەنگە جارێ یعنی گەشت بێتین نەگەشت بیتنە ئەوە، بەڵام ئێستا بۆ کۆتامان بۆ دانراوە هەرێمی کوردستان باشتریشە لە عێراق، لە بەرەوەی عێراق لە سا 25 بۆ دانراوە ڕێژەی ئافرەتان و لای خۆمان بڵێن لە هەرێمی کوردستان لە ساسی بۆ هەڵبژاردنەکان بۆ ئەندامی پەرلەمان داناوە. لای خۆمانە بینی بە پەنجەکانی دەست وەزیرە بژێرێت، یعنی لە ڕاستیا ماومانە لەناو ئەحزابەکانە بە پەنجەکانی دەست دەبژێرێت. جارێ مادەم هەر وڵاتێک کۆتای بۆ دانرا معنای وایە ئەو وڵاتە جارێ ماوێتی ئەیجینا ئەمە ناکاتەوەی ئافرەت ڕۆڵی بەرچاوی نییە، ئافرەتی بەتوانامان نییە بتوانێت ئەو پۆستانە پڕکاتەوانێ بەعکسەوە. یعنی ئەوە تا جاری وایە ئێمە بەهۆی سیاسەتکردنی من نامەوێ یعنی جیاوازی بکەم لە نێوان ڕۆڵی پیا و ژنە، بەڵام ئێستاوە خۆ هیچ
دژینێک نییە ئەو ڕۆڵەی بینی بێەوە تا وڵات بە سەررجەم قەیرانەکانە تێپەڕێ و ئەوە هەر پیاویشە بەڕێەوەی بردووە ئەمە ئەومە نییە بڵێ مادەم ئافرەتە ئەوە ئافرەتە وڵاتی بەرە وێرانکردن خی گەورە کە باسی حەزرەتی بەڵقیسەکە باسیەوە کاڵێ هەموو گەلەکە بەهۆی حەزرەتی بەڵقیسەوە ئیمانیان هێنا بەڵام فیرعون بە یەک جار قەومێکی تیا چەند کە پیاویش بوو یعنی لە ڕاستیان ئێمە نابێ ئەو شتانە لەسەر پۆلێنکەین لەسەر ئاستی ڕەگەز نە یاسا ئەبێ پۆلێنکەین لەسەر ئاستی ڕەگەز نە ئەو بوارانە بەڕاستی لەسەر ئاستی ڕەگەز بێنین بڵێن ئەمە لە بەرەوەی پیاوێک بەڕێوەی با ئەمە زۆر زۆر باشە یا ئافرەت بوو واری سیاست ناگونجێ ئەوە تا وڵاتەکە وێران بوو هەتا ئێستا نمونەیەکی وامان نییە ئافرەتەکە بوارێکی سیاسی وەرگرتبێ لە پێگەیەکی باڵا بوو بێ بەڵام وڵاتەکەی وێران کرد باشە شەمسەخان ئەو نمونە ژنە سەرکەوتوانی کە جەنابێت ئاماژەت پێدان بە چێش هۆکارێ بە چ میکانیزمێک گەشتونێتەوە ئاستە مەبەستمەوەیە بپرسم ژنی وا هەیە لەلایەن خێزانەکەیەوە لەلایەن مێردەکەیەوە لەلایەن کۆمەڵگەکەیەوە زۆرجار لەلایەن تێگەیشتێکی هەڵەی ئاینەکەیەوە وای لێ دەکرێت کە ئەو ڕۆڵەی هەیەی ئەو توانە و فکر و بازووی کە هەیەی کب ئەکرێتەوە و ناهێڵێ گەشەی پێ بدرێ هەندێکی دیکە ژەن بوونە ئەم تێگەشتیان هەیە ئەم ڕۆشنبیریان هەیە کە وا دەکەن ڕۆڵ بە ئافرەتەکان بگەڕ من بەبەستمە بپرسم ئەم ڕۆڵە پێویستە ئافرەت خۆی بیگێڕێ و خۆی جێبەجێ بکە و خۆی پێی بگایان پێویستە کەسانی دیکە پێی ببەخشن تا ئێستا نەبینراوە و نەبیستراوە کە کەسێک ڕۆڵی پێ ببەخشرێتەوە یعنی شتێک نییە کە تۆ خۆت بە سروشت ئەوە و تیابێت و بڵین پێت بدرێت شتی وان نییە لە بواری پەرەپێدانی مرۆییشە هەموو کەسێک ئەبێ خۆی بسەلمێنێ هەموو کەسێک ئەبێ خۆی تواناکانی خۆی بسەلمێنێ ئەوە موبەڕی ڕێکی زۆر زۆر زەعیفە کەسەکە بڵێ ڕێگریم هەیە هەموو کەس ئەتوانێ خۆی ئەکتیفکە هەموو کەس ئەتوانێ خۆی دروستکە لە چ بوارێکە تۆ خۆت ئەبینیتەوە ئەو بوارە کەس ڕێگریت لێ ناکە ئەمڕۆ ئەبینی لە هەموو ڕوویەکەوە جارێ بواری تەکنۆلۆژیا ئەسانکاری بۆ مرۆڤەکان کردووە ئەگەر هەزار ڕێگریشی هەبێ کە تۆ خۆت لە بوارێکە خۆت سەلماند مستحیلە ئەو شتە ناشارێتەوە وەکو ڕۆژی ڕوون دەرەکەوێت لەبەرەوە بەشێک لەو ڕۆڵبینینە بەشێکی هەرە سەرەکی تایبەتە بە کەسەکە خۆی ئەهلیەتی خۆی توانای خۆی خۆڕۆشنبیرکردنی خۆی پەرەپێدانی تواناکانی خۆی لەو بوارەیە دوجاریش کەسێک ئەوە بە تایبەتی بۆ پێکە سیاسیەکان و بۆ هەڵبژاردنەکان ئەوە لە حیزبێکەوە تۆچی لەبەرەوەی ئێمە بە تایبەتی پێشتریش بە لیستی داخراوە بووە ئەنج بە لیستی نیمچەکراوە بووە بەڵام لە هەموو ڕووەکانەوە بە شێوەیەکی سەرەکی ئەبێ کەسەکە خۆی پێ بگەێنێ کەسێکە خۆی پێگەیان لە هەر بوارێکە تۆ هی ئیسیفادەی لەکەی لە خیبرەکەیە کە ئیسیفادە لەکە لە خیبرانەوە کەسە خۆی سەلمانوە ڕێگریەکان ئەو کاتە خۆیان ئۆتۆماتیکی بچووکە بنەوە لە بەردەم کەسەکەیە کەواتەم ئافرەت لە کۆمەڵگەی ئێمەدا بە چ میکانیزمێ بە چه شێوازی خۆی بسەلمێنێ وەکو جەناب داماژە بێت چۆن خۆی بگەینێتە ئاستێک کە حیزب ڕێکخرا و کۆمەڵگە بڕیاری بۆ بدا کە ئەمە ئافرەتێکی سەرکەوتووە و ڕۆڵێکمان هەیە پێویستمان بە کەسێکی شیای وەکو ئەوەی بۆیەوەی بیخین ئەم شوێنە شیاوە ئەبێ شوێنی خەونەکانی بکەوێ بۆ نمونە ئێستا هەر کەسێکە بواری خوێندنە بواری وەرزشە بوارێکە ئەوێ خۆی تیا ئەکتیفکە بوارێکی سیاسی وەرگریە بوارێکی کۆمەڵاتی وەرگریە سەرپەرشتی هەر ڕێکخراوێ بکە هەر شتێک بکە ئەم کەسە ئەبێ خۆی واز لە هەموو شتە لاوەکیەکان بێنێ بێ بە تایبەتی جەخت کاتەوە و تەرکیز کاتە سەر ئەو نقطەیەی کە ئەو مەبەستێتی ئەو کاتە کە جەختی کردەوە لەو بوارە خۆی پێگەیان ئەو کاتە شتەکان خۆی ئۆتۆماتیکی بۆی ئاسانە بێت و وەکوتم بەربەستەکانیش بۆ خۆی بچووکە بنەوانێ کەسێک کە خۆی بۆ نمونە لە بواری دکتۆرایە شارەزایە هەموو کەسێ هەموو میدیایەک یا هەموو کەناڵێک ئەو کاتە ئۆتۆماتیک
ئۆتۆماتیکی ئەیهێنێ دەری ئەخات یا کەسێک لە بوارێکی سیاسیا پێشەنگا ئۆتۆماتیکی خۆی پلەکەی بەرزەبێتەوانی خۆی لە بوارە ئابینێتەوە لەبەرەوە بوارەکان زۆرن بەڵام بەستراوەتەوە بە تەرکیزکردنی کەسەکە لەسەر ئەو نقطەی کە خۆی مەبەستێتی. زۆر باشە ئەو کۆسپول لەمپەرانە چین کە ئەبنە ڕێگر لە بەردەم ئەوەی کە ئەم تاکە ئەم کەسە بگاتە ئەو بوارە یام ئەو شوێنەی کە خۆی مەبەستێتی و پێویستە ڕۆڵی تیا ببینێ. ئەو کۆسپول لەمپەرانە جاری وایە هەر لە ناو ئەندامانی یەکێک لە ئەندامەکانی خێزانت لەوانەیە نیەتێکی باشیشی هەبێ بڵێ وامەکە ئەوە بێت تووشی ئەوە بیت ناڕەحەت دەبیت قورساییەتە بەردەمە بەڵام هیچ لەدایک بوونێ بێژان نییە. هیچ تۆ بتەوێ بازێکی گەورە بکەی بیت و بتەوێ عەزیەت نەخۆشتی وانە. بتەوێت تێرخەو ببیت و نیوەڕۆ لە خەو هەستیت و لێرەشەوە بتەوێت کەسێکی چالاک بیشتیوانی. ئەبێ ئەو کەسە تەواوی کاتەکانی خۆی بەرنامە بۆ ژیانی خۆی دانێ چ کاتێ ماڵداریەکە چ کاتێ ئەخوێنێتەوە چ کاتێ ئەچێتە دەرەوانێ حتا ئەو کاتانەی کە ئەتوانێ مەسەلا لە چاوەڕوانی یەکێکە لە شتێکی یەکێکە ئەتوانێ ئەمڕۆ ناڵم بواری تەکنەلۆژیا ئاسانە ئەتوانێت شتێ بۆ خۆی سیفکە بۆ خۆی کۆپی بکات و بیخوێنێتەوە ئیسیفادەی لێکە هیچ کاتێکی بەزیایەنە ئەمە ئەو کەسە ئەبێ خۆی بەرنامە بۆ خۆی دانێ. ئێستا یەکێکی وەکو تێرێزامەی هەتاوەکو بۆ بە سەرێک وەزیران و سەرۆکی پارتی بەریتانیا یعنی لە 2010ەوە وەزیری ناوخۆ بووە کە لای ئێمە هەر گاڵتان لێ وەزیری ناوخۆ ئافرەت بێ یا پێشتریش لە حکوومەتی سێبەرا بۆ حکوومەتی سێبەر کابینەیەکە یعنی لە کەسە ئۆپۆزیسیۆنەکان پێگێ ئەوانی شەر بەشە ئیداریەکانیان هەیە وەزیریان هەیە ئەوانەیان هەیە ئەتوانن پێشنیار بن بۆ چاکترنی ئەو حکوومەتە و ئەستوانن ڕەخنە بگرن کارەکانیان لەسەر ڕەخنە ئامێزە لەو حکوومەتە کاتیەی کە هەیە. یعنی ئەو کەسانە پێشتریش هەر لەو بوارە خۆیان ئەکتیف کردووە. ئەگەر بتەوێ کەسێکی چالاک بی ئەبێ بە بەردەوام لە کارکردنابی لەبێ ئیسراحەتیابی بەڵام وەختە کە سەیری نەتیجەکەیەکەی ئەبینی ئەو کەسە یعنی بە شێوەیەکی وا گەشتۆتە قیمە کە ئەنجا ئەزانێ ئەو ڕەنجەی کەیاوێتی ئەوە گەیانوێتی ئەوە لەبەرەوە تۆ بتەوێت کەسێکی سادە بیویا بە قسەیەکی کەسێکی کە لەوانەیە هاوڕێیەکت بێ لەوانەیە کەسێک لە خێزانەکەت بێ سارد دکاتەوە تۆ کە سارد بوونەوە کە هەڵەبژێری یا بەردەوامێکە هەڵنابژێری ئەو کاتە زەرەرەکە لەویایە بەڵام تۆ بەردەوام بە لەسەر شتێ هەر پێی ئەگەیت. کاتە ئەم ئافرەتە چۆن ئەم هەموو کۆت و بەند و لەمپەر و تەلبەندەی کە لە بەردەمیاتی چۆن تێکی بشکێنێت خۆی هەر ئەبێت تێکی بشکێنێ یان بۆین پێویستی بە یارمەتی کەسانی دیکەیە؟ بە دەرەجەی یەک خۆتی ئەبێ خۆت بەرنامە بۆ خۆت دانیت ئەبێ خۆت هەوڵ بیت. بۆ نمونە لەناو حیزبەکە لەوانەیە ئەگەر من بمەوێت لە حیزبێکە بم خۆم یعنی بمەوێ بگەمە قیمە ئەمەیان ئەتوانم پێی بگەم ئەگەر خۆم بمەوێ لەبەر ئەوەی تۆ ئەو کاتە لەمپەڕەکان خۆت تێتە ئەبێت تێیپەڕێنی تەجاوزی لەمپەرەکانکەی کە خۆت تێت پەڕان ئۆتۆماتیکی خۆت لەو شوێ نابینیتەوە. بۆ نمونە خۆت بڕیار ئەدەی ئەڵێ من ئەبێ ماستەر تەواوکەم بۆ نمونە دکتۆرا تەواوکەم بەکالۆرس تەواوکەم خۆت بەرنامەیەک بۆ خۆت دانێ ئەو کاتە بێ نەخەوی و کاتە بێ ئیسراحەت نەکەی و کاتە گەر ئەهلی بێ پارێکی بۆ دابینکەی ئەمانە هەموویە بێ بەرنامی بۆ دانێ. یا کەسێکی چالاکوانی لە بوارێکی مەدەنیە لە بوارێکی وەرزشیە لە بوارێکی کۆمەڵایەتیە لە بوارێکی زانستیە بە هەمان شێوە ئەبێ بەرنامەی ژیان بۆ خۆت دانێ کە لەسەر ئەو بەرنامەیە ڕۆژتی ئۆتۆماتیکی لەمپەڕەکان خۆی ئیتر ئەگەر کەسە ئەگەر معنەویە ئەگەر مادیە خۆی ئۆتۆماتیکی بچووکە بێتەوە کە بچووک بۆ ئیتر ئەو کاتە تۆ ئەو کەسەی ئەو شتێک کە خۆ دویستوتە. زۆر باشە شەمسەخان ساڵی 1920 مەلای گەورەی کۆی بە ڕەحمەت بێ دەستی نەجیبەخانی کچی دەگرێت دەڵێ ئەگەر هەر هەموو کۆمەڵگەی کوردی منیش و تۆش تەکفیرکەن ئەوە من دەدبەمە نێو قوتابخانە کە ئەو کاتە شتێکی داهێنرا وەکو بیدعەیەکی ناو مسلمانان وابووە تەنانەت دەڵێ لە ناو پۆلی کوڕانیشا بخوێنە بۆی ژیانێکی سەربەرزانە و ڕووناک بەریتە سەر. پاشتریش هەر نەجیبەخانە لە 1965 ڕۆڵێکی گەورەی هەیە لە نووسینەوە و چاپکردن و بڵاوکردنەوەی تەفسیرەکەی مەلای گەورەی کۆیەدا. دایک و باوکو و کۆمەڵگە خوشک و برا حیزبەکان تا چەند ئەتوانن کار ئاسان بن ببنە پرد و ببنە کەسێکی باش لەوەی کە ڕۆڵ بگێڕن یا ڕۆڵ ببەخشن بە ئەندامانی خێزانەکەیان هیچ نەبێ هەر نەبنە لەمپەر و بربەستێ لە بەردەم خەون و ئاوات و
خۆزگەی منداڵەکانیاندا بە تایبەت کە ئافرەتێک یا کچێکی هەبێ. لە ڕاستیە مە نیسبەت دایک و باوکە و کەسانی تاکەکانی خێزانەکەتەوە گەر خی گەورە یعنی بۆ ئاسان کاوان بەڕاستی نیعممەتێکی گەورەیە کە تۆ بتانی ئیسیفادە بکەی لەو هەموو بەهرەیە کە لە بەردەستایە و کار ئاسانی بۆ تۆ لەناو حیزبی شابە هەماشەوە یعنی حیزبێکە ئەهێنێ کەسێکە خاتە پێگەیەکەوە ئەگەر کەسەکە خۆشی بیدایەت یعنی شتێکی وا لەو پێگەیە لەو شتە نەزانێ ئەگەر ئەو مادەم ئەو کات ئاسانی بۆ کردو ئەو بتوانێت ئیسیغلالی ئەو فرسەیە بکە ئیسیغلالی ئەو شتە بکە لە پێگەیاندنی خۆیان ئەوە بەڕاستی نیعممەتێکی گەورەیە بەڵام ڕاستینینی هەموو ناودارەکان هەموو ئەو کەسانی کە پێگەیون هەر هەمووی لە ئەنجامی ناڕەحەتیەکەوە زیاترینی ناودار بوون بۆ نمونە کەس هەیە لە ئەنجامی فەقیریەکەەوە دوای ناودار بۆ خۆی پێگەیانەوە چونکە ئەم حاجزە ئەم عجزەوای لەکریا هەیەک عجزێکی نەفسی هەیە کەم ئەندامێکە لە ئەنجامی ئەوەوە یعنی لە ڕووی لاشەوە لەویا توانای خۆی بینیوێتەوە بۆ تۆ هۆی بەناوبانکردنی زۆر جار لە عجزەوە لە نەبوونیەوە لە ڕێگریەک و لەمپەرێکەوە کەسەکە زۆر زیاتر ناودارترە بێ خۆی دروستەکە خۆی پێگەێنێ بەڵام ئەگەر کار ئاسانیشی بۆ بکرێ ئەبێ ئەو کەسە بە خاڵێکی پرچنگداری ئەو فرسەیە بزانێت و خۆی بیقۆزێتەوانێ و تا بتوانێت زیاتر خۆی تیا ببینێتەوانێ. زۆر باشە. لەوە چێسە زۆر ژن هەبن بپرسن بۆچی ئێمە ڕۆڵ ببینین یان بۆچی بۆ من ئەم خۆشی و خەو و خۆراک و ئیسراحەتی خۆم تێک بدەم بچم وەکو شەمسەخانە فەرمێ خەو لە خۆم تێک بدەم ناڕەحەتی ببینم بۆ ئەوی بگەمە ئەو پێگە و ئامانجێ و ئەو خۆزگەی کە خۆمەمەوێ. من لە جەنابێت دەپرسم بۆچی پێویستە ژن ڕۆڵ بگێڕێ یا ئەو سوود و بەرهەمەی کە لە ڕۆڵگێڕان و ڕۆڵبینینی خۆیدا چنگی دەکەوێت کامەیە؟ لەبەرەوەی کە خی گەورە دروستی کردوون بۆ ئەوەی دروست نەکردن هەر بخۆین و بخەوینەوە خی گەورە خۆیە فەرمێ عەبەثەن بە خۆڕایی دروستمان نەکردوون دوای ئەوە کە تۆ بە خۆڕایی دروست نەکراوی بوونت لەم ژیانە مانایەکیە بێت تۆش هەدەفێکت هەبێ کە هەدەفی خۆتت دیاری کرد هەر هەمومان لەسەر ئاستی ئەوە هەدەف دیاریەکەن و ئامانجیاریەکەین کە بتوانین چاکترین چاکە باشترین بەرهەمی دەستمان پێشکەشی کۆمەڵگاکەین هەتاکو حەد لە دنیاە ناوێکمان هەبێ و دوا ڕۆژیش خی گەورە یعنی بەرهەمەکەی بچینینەوە لە نامەی ئەعمالمانە لەبەرەوە تۆ کەسی بێ ئامانج کەسی بێ هەدەف ئافرەت بێ و پیاو بێ ئیتر ئەوە یعنی نازانم ئەوە بەڕاستی لای من ئەوە کەم ئەندامە تۆ لە ناو کۆمەڵگەیە دانیشی وا بزانی ژیان هەر خەوە خواردن و کەسابەتێ بکەیت و تر دوایی پاڵی لێبیتەوە ناژیانەوە نیە ژیانە خی گەورە فەرمێ ئێمە هەموو کەسێکمان لە کەبەد و لە ناڕەحەتی دروست کردووە ئەوەشی کە هەموو کەس ئیستا پێمانەڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار هەر ئەو پارەی کە ئەو وتوێتی هەر ئەو جاری جارانەی کە ئەو خۆزگەی خواستووە لەویا خواستوێتی کە ساڵی ئایندەی باشتر بوو بێ کەچی ستاممانەڵن خۆزگەم بە جاری جاران یا خۆزگەمان بەپار یا خۆزگەمان بە ساڵی ڕابردوون باش هەر ئەوانەی کەس لە ساڵانی ڕابردووا بوون ئایا ناڕەحەت نەبوون بێپارە نەبوون یان ناڕەحەتیەکانی ژیانیان بەعکسەوە ئێستا هەموو وەسائیل و ئامڕازی ئاسانکاری لە هەموو ڕوویەکەوە بە تایبەتی لە بەردەستی ژنایە بە تایبەتی لە بەردەستی ژنایە زۆر لە ساڵانی زووتر لە جارانتر ئەتوانێ ئیستیغلالی وەقت بۆ خۆی بکا و ئەتوانێ لەو بوارە بەرهەمی باشتر بە کۆمەڵگا پێشکەش بکات. زۆر باش شەمسەخام چینەوە سەر ئەو قسەی کە بەشێکی زۆر لە خەڵکی تا ئێستاش و ئەوەندە و تکرارکراوەتەوە بووە بتە بیر و باوەڕێک لە تەنان لای خودی ژنانش کە پێی وایە ئەرکی ڕاستەقینەی ژن ئەوەیە لە چوارچەوەی چوار دیوادایان لە ناو چوار دیوادا قەتیز بمێنێ و ئەرکی ئەوەی بێت تەنها چێشت و نان و خواردن و جلشۆرین و مناڵ بەروەردەکردن و بەخێوکردن بێ چۆن ژن لە نێو کۆمەڵگەدا هەردوو بوارەکە هاوسەنگ ڕابگرێ ئایا ژن ئەتوانێ هەم دایکێکی نمونەی و پەروەردەکارێکی نمونەیی بێ و هەم لە نێو کۆمەڵگەشدا سنگ و قورسایی ڕۆڵی خۆی ببینێ؟ لە ڕاستیە ئێستا لەم سەردەمەی ئێستاە لای ئێمە زۆر کەمن ئەو ژنانەی کە لە ماڵەوەن زۆر کەمن هەر لەوانەیە دایکمان
مەسەلایان نەنکمانیا یعنی ڕێژەکەی کەم بۆتەوە ساڵی ساڵان ئەوە وەصف بووە بۆ ئافرەتان کە ئافرەت لە ماڵەوە بێ ئەوە وەصف بووە بۆی بەڵام ئێستا کارکردن بۆی وەصفا چوونە دەرەوە بۆی وەصفا زۆربەی زۆری ژنان ئێستا هەر هەمویان لە هەموو بوارەکانە کارەکەن لە گروپینەکانە کارەکەن لە ڕێکخراوەکانە کارەکەن لە ڕێکخراوە پیشەیەکانە کارەکەن یعنی ڕاستە زۆر ئەرکی زیاتر بووە چونکەکەم لێرەشەوە کارەکە ئەڕاتەوە مانووە مەشاکیلی دەرەوە هەیە مەشاکیلی کارەکەی خۆی هەیە ئەژڕاتەوە ماڵەوە بە هەمان شێوە گستگان و جلشۆرین و مناڵ بە خێوکردن و میوانداری و ئەرکە کۆمەڵایەتەکانی کە هەمووی چاوەڕێیەکە ئەم کەسە ئەگەر بێت و هاوکاری نەبێ خێزانەکەی یا خۆی هاوکاری خۆی نەکە خۆی دڵخۆشی خۆی نەیاتەوە خۆی کاتەکانی بۆ خۆی ڕێنەخە ئەم کەسە نێت و یعنی وا لە خۆی نەکە یعنی بەڕاستی زوو ئینهیارەکە چونکە دوجار ئافرەتیش پێویستی بە سۆز و عاتیفەی زیاتریا کۆمەلگا خۆی ڕۆڵی ئەیاتێ لە دەرەوە ڕۆڵ ببینێ دوجاریش داوای سۆزی ئافرەتێتی لێ ئەکا یعنی ئەم هەموو زوخوتە لەسەر شانێتی بەڕاستی ئەبێ کەسەکە خۆی یارمەتی خۆی بە لەو بوارە بەڵام ئیتر ئەو کەسانەشی کە کەسانی دەرکەوتوو بن بەڕاستی هەموو ئافرەت نییە یەکسان نییە بە هەموو ئافرەت دوجار چەند کەسێک لەو بوارە دەرکەوتووە بێ هەر وەکو چۆن هەموو ئافرەتێ نابێ بەسەرەوە کۆمار هەمووی نابێ بە وەزیر نەمی نابێ بە ئەندام پەرلەمان کەسانی دەرکەوتون ئێمەش قسەمان لەسەر ئەو کەسانەیە کە ئەیانەوێ ئەو خەونانەیان بێنەدی کەواتێ ئەو کەسانە ئەبێ خۆیان هاوکاری خۆیان بکەن و کاتەکانیان ڕێخەن و ئەو کاتە ئەشتوانی دایکێکی نمونەیی بی ئەو کاتە ئەشتوانی هاوسەرێکی نمونەیی بی ئەو کاتە ئەتوانی لە هەر بوارێکا کارێک کردووە لە ئاستی باڵایە بێ کارنەکە و بەرهەمەکە و بەرهەمێکی چاک بێت. زۆر باشە شەمسەخان پێم خۆشە بەراوردێک لە نێوان ڕۆڵبینینی ژنی ئێستا و ڕۆڵبینینی ژنی ڕابردوو بکەین لە نێو کۆمەڵگەی کوردیە باز لەوە دەکرێت کە ژن لە ڕابردوودا هاوشانی مێردەکەی بۆ لە زۆر شتا لە ئیشی کشت و کاڵیا لە پەروەردەکردنی منداڵدا لە ئاژەڵداریە تەنان لە خەباتی چەکداری و شۆڕشەکانیشدا باز لەوە دەکرێت کە ئافرەتی کورد هێز و بازوویەکی وای هەبووەکەوە هیچی کەمتر نەبووە لە پیاو لەم سەردەمەدا ئەتوانین بڵێن ژن ئەو ڕۆڵەی نەماوەیان بوون ڕۆڵەکەی گۆڕاو بەتایبەت لە بواری مەدەنی و کاری سیاسی و یاساییە پێم خۆشە بەراوردێکی ژنی ڕابردوو یا ڕۆڵبینینی ژنی ڕابردوو ئێستامان بۆ بکەیت. لە ڕاستیە ئەو ڕۆڵە کە بینیوێتی ڕۆڵی خۆی نەبووە ڕۆڵی هیلاکی بووە ئەجینا هەر معنای نییە قەینەکە ئافرەتەکەی لەکە پیاوەکە لە کاتی کشت و کاڵیا یارمەتیاوە چ یارمەتیدانێکە کابرا ئەم خۆی نانی کردووە خۆی مناڵی بەخێو کردووە خۆی جاری وایە لەو دەشتا مناڵی بووە هەر خۆی گەوڕی پا کردوێتەوە هەر خۆی میوانداری کردووە خزمەتی پێشمەرگەی کردووە یعنی ئەوەڵی تا ئاخری هەر خۆی بووە شەنی کردووە کەوی کردو نازەم هات چی شتێ هێز و بازۆکانیشەکە دابوونەریت یا کۆمەلگای یا بەستەر پیاوە ئەوەشی ئەنجام ماوە ناتوانین بڵێن ئەوە بوارەکەی لە بواری خۆڕۆشن بیرکردن نبووە ئەو ڕۆڵبینینەی فەقیرە هەمووی لە ڕووی بەڕێوەبردننی ئەرکوماندوێتیا بووە ئێستا کە خەباتی چەکداریەکە گۆڕاوە تۆ کە ئێمە هەرێمێکمان دروست کرد هەرێمەکە سێ سوڵتەت بۆ دروست کرد سوڵتەی تەشریعیت بۆ دروست کرد تەنفیزیت بۆ دروست کرد لەگەڵ دادپەروەری بۆ دروست کردووە محەکەمت بۆ داناوە بۆ بە موئەسسەساتی خەباتەکەت گۆڕاوە بە خەباتی مەدەنی ئێستا تۆ ئەو کاتە لە باتی چەکل لە شانابێ ئێستا پێویستت بەوە نییە چەک لە شان بیت و لە پشتی شاخەکانەوە بی ڕۆڵەکە دەبینی لە بواری سیاسەتە ئیتر چ وەزیر بی چ ئەندام پەرلەمان بی چ لە پۆستە سیاسیانە لە هەر پۆستێکی سیاسیا تۆ کارکەی ئەتوانی ڕۆڵ ببینی لەبەرەوە ڕۆڵەکە گۆڕاوە فۆرمی ژیان گۆڕاوە هەنێ ئاسانکاری بووە بۆ نمونە ئێستا ئەو ئەرکە قورسەی ساڵی ساڵان بۆ ئافرەت نەماوە ئەگەر کارەبا هەبێ ئیسفادە لە غەسالەکە ئیسفادە یعنی لە وەسائیلەکانی ئاسانکاری ئەەکەی کە تۆ توانی ئیسفادە لەم وەسائیلانە بکەی ئەو کاتە کاتی زیاترت ئەمێنێتەوە بۆی خۆ زیاتر ئەکتیف بکەی یعنی ئەو هێز و بازووی کە ژنی ئەو یعنی بە خەرجی بردووە لە ژن لە سەردەمی شۆڕشا و لە سەردەمی پێشووترە لە بواری کشت و کاڵە ئێستا
تۆ هەر بوارەکەت کشت و کاڵ نییە ئێستا لە تۆ لە تەواوی کایەکانە ئافرەت دەورە بینێ لە تەواوی کایەکانە ئافرەت پێشەنگە ئافرەت خودووەیە ئەرکی زیاتری بردووەتە سەر ئەنجا ئەم دوو ئەرکیە ئەوسا ئەو بواری سیاسەتی نەکردووە هەر ئیشەکە بۆ ئیشەکە بووە ئێسام ئیشەکە شەکا فەقیرە ئیشەکە شەکە مناڵەکەش بەخێوەکە پەروەردەشیەکە لێرەشەوە خۆی بواری تری زۆری ئیزافە بۆتە سەر کارەکەی معنای وایە ئەرکی قورستر کەواتە ئەو ڕۆڵبینینەی کە ئەمڕۆ ئافرەت لە کۆمەڵگەی ئەمە دائبینین بەتایبەت لە هەموو بوارەکان وەکو جەنابەت فەرموود ئەتوانین بڵێن ئەمەیان ڕۆڵبینین ڕاستەقینەی ئافرەتە؟ من خۆم لەگەڵ ئەوەیان نیم یعنی ئافرەتان هەموویان ئەوە بە ئینجاز بزانن یا ڕێکخراوە ژنانیەکان ئەوە بە ئینجاز و دەستکەوت بزانن کە بڵێن ئێمە ئافرەتانمان هێنا دەرەوە هێنامانە بواری کارکردن و هەرکەس هەر ئافرەتە خۆی خاوەنی گیرفانی خۆی بوو ئەم ئافرەتە ئیتر کێشە و مەشاکیلی نییە بڕوا بکەن ژیان زۆر 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 لەوە قورسترە و ژیان زۆر 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 لەوە فراوانترە کە تۆ بە تەنها مافی ئافرەت ببینیتەوە لەوەی کە ئەو خۆی خاوەنی گیرفانی خۆی بێ خۆی بژێوی ژیانی خۆی بەعکسەوە تۆ هاتووی ئەرکی ئەم ئافرەتە زیاتر قورس کرد یعنی تۆ ئەگەر کەسێک بێت لە ناو خێزانی خۆیە تەواو پێداویستیەکانی ئەم ئافرەتە دابین بکە ئافرەتەکە ناچاری کارکردن نەبێ کارکردن شتێکی کەیە خەونەکەی خۆت کە لە بوارێکا بیبینیتەوە ئیتر پارێزەریت ئیتر مامۆستای ئیتر هەر کەسێکی ئەوەی کە خۆت لەو بوارە کارکەی ئەوە شتێکی کەیە بەڵام بەبەستی ئەوە ئافرەتەکە بەس بێتە دەرەوە لەبەر ئەوەی بە تەنها ئەو کارە بکا بووە بژێوی ژیان ئەوە مناڵم زوڵمێکی زۆر گەورەمان لە ئافرەتان کردووە زوڵمێکی زۆر گەورەمان لە ئافرەتان کردووە هاتوین ئافرەتانمان زۆر زۆرمان و کردووە لەگەڵ ئەوە شامانومان کردووە یامانەتە دەست کۆمەڵگایەکی بێڕەحم دەست سیاسەت مەدارێکی بێڕەحم دەست حکومڕانیەکی بێڕەحم ئەو تۆزە مافەشی کە لە ماڵەوە هەیبوو ئەوشی لەسەردانێت زۆر باشە شەمسەخان بەباز لە ئێستای قەیرانێکی نەخوازراوی دارایی و ئابووری لە هەرێمی کوردستاندا هەیە و دۆخی خەڵکی بە شێوەیەکی گشتی زۆر شێواو کردووە گوزەرانی خەڵکی تاوا ناڕەحەت کردووە ئافرەتی یەکێکە لەو کەسانی کە لە کۆمەڵگەدا لەوەچێ دوو جار کاریگەری ئەم دۆخە خراپەی لەسەر هەبێ یەکەم وەکو تاکێک دوێنش وەکو ئەوی کە بەرپرس و یام ئیدارەتدەری نێوماڵە ئافرەت چ ڕۆڵێکی دەکەوێتە سەرشان یا چۆن دەتوانێت هاوشانی مێردەکەی یاریدەدەری مێردەکەی بێت لە تێپەڕاندنی ئەم قەیرانەدا و شکۆی خێزان و یەکگرتووی و تەبایی نێو خێزانەکەی بپارێزێ و بهێڵێتەوە لە ڕاستیە ئەو ئەفرەتانەی کە خۆیان لە دەرەوە کار ئەکەن چۆن ئەڵێ خۆیان پشتیان پێوەیە شێماندوو ئەبن دایمە من ئەوانە زۆر بەوە ئەبینم کە خۆی ئەتوانێت یعنی زیاتر دەست بە پارەوە بگرێت و زیاتر بە تایبەتی لەم زڕوفا بتوانێت ئیدارەی ئەو مالیی کە خۆی و هاوسەرەکەی هەیەی بەڕێوەی بەرێ بەڵام ئەمێنێتەوە سەر مەجموعەیەک کە هەر پیاوەکانیان کارەکەن خۆیان هەر ئەرکی ناوماڵ بەڕێوە بن لە ڕاستیە ئێمە نابێ هەر هەمومان بڵێن مادەم فلانە کەسی خوشکم فلانە کەسی هاوڕێم فلانە کەسی هێوەرژنم هەر کەسێک چی کرد ئەبێ من ئەوە بکەمەوانە ئێمە خوای گەورە ئەم هەموو مەخلوقاتی دروست کردووە هاوشێوەی یەکی دروستی نەکردووە تەنانەت نەدوو برا نەدوو خوشک چجای ئەوەی بێ من کۆپی یەکێکی کە بم کۆپی خوشکەکەی کەم بم کۆپی هاوڕێکەم بم نابێ بڵێم ئەو مادەم 24 ساعتە لە سەیران و لە سەفەر و لە خۆشی و لە مەطعەمە منیش هەموو شتێ بکەم یعنی بەبێ ڕەچاوکردنی باری دارایی خۆم بەبێ ڕەچاوکردنی گیرفانی خۆم هەموو کەسێ پێویستە بە تایبەتی لە ئافرەتانە زۆر بەرنامەیەکی پتە بۆ ئەم ڕۆدانێ من پێشتریش بۆیە ئەوەی ئەنجێلا مێرکلم بە نمونە هێنایە کەوتمەوە سوحفە ڕووسیە کاڵێ تۆ
جل و بەرگی 10 ساڵ لەمەوە پێش مۆدێلاتی 10 ساڵ لەمەوە پێش بەکارهێنێتەوە لەگەڵەوەی گەنجێکی سیاسی دەویژەڵە من بۆ خزمەتکردنی گەلەکەم یعنی تۆ بەڕاستی ئەو وا بیرەکاتەوە بەڵام ئێستا من چۆن بیر نەکەمەوانێ من گیرفانم هیچی تیانێ بڵم ئیلا ئەچم بۆ مەطعام یا هەر ئەبێ بچم بۆ سەیران فلانە کەس ئەم جومعەیی لەوێ بەسەر بێت فلانە کەس مناڵەکەی ناردە مەکتەبێکی نمونەیە و یا خۆی ئەخوێنەیە ئەوە بە پێ ئەو بارودۆخەی کە ئەمڕۆ هاتوۆتە ئاراوە هەموو کەس پێویستە حسابات بکە لە خواردنیە لە جلوبەرگیا لە چوونە دەرەوەیە هەتا بتوانێت کێشە کەمتر بکاتەوە چونکە خۆی زەختی ئەم هەموو قەیرانە بە تایبەتی ئابووری دروستکراوە بەدەر لەوەی کە هەنێشە هەیە دەسەڵاتمان نییە ینی ژن بڵێکی هەرێ بێ کرێخانەوە بدرێوانە تعدیدکراوە تۆ ناتوانێت ژن بڵێکی هەرە بێ کرێمۆلی دەبدرێ کرێکارە با بدرێ ئەوانە بە دەرە لە توانای ژن بەڵام ئەوەی لە توانای ژنابێ بەڕاستی پێویستە هەموو ژنێک لە ڕووج لەو بەرگەوە هەمومان بایی ئەومان هەیە تا چەند ساڵی کەس جلوبەرگ نەکەین لە خواردنی شاقەی چێکە ئێستا هەر هەموویە چێ بۆ هۆڵی ڕەشاقا با نەچێ بۆ هۆڵی ڕەشاقا تۆز دێ بەرنامەیەکی خواردنی تەندروست بۆ خۆی دانێت و شێوازێک بێ و کەس یعنی بەو کالۆریە زۆرە وەرنەگریت و تۆزێک کەمی کەیتەوانێ ئەمە هەم لە ڕووی تەندروستیەوە باشە هەم لە ڕووی زروفەکەەوە هەتا ئینشاڵڵا تێپەڕێت چونکە هیچ زروفێک و هیچ بارودۆخێک بە خۆشیش و بە ناخۆشیەوە تا سەر بەردەوام نابێت. شەمسەخان کۆ تا پرسیارم باز لە میدیا و ڕۆڵپێدان بە ئافرەت و ژنەکەین بە تایبەت لە زنجیرە دراماکاندا یا لە ڕیکلامدا بە جۆرێ لە جۆرەکان ڕۆڵی ڕاستەقینەی ژن شێوێنراوە یان بۆ منە ڕۆڵی ڕاستەقینەی ژن ناشرین کراوە میدیا چ ڕۆڵێکی هەیە یا چ کاریگەریەکێ لەوەی کە ژن ئەو ڕۆڵە جوانەی کە هەیە بووە ئێستا بە دیبێکی ناشرین نابە دیبێکی قێزە و ناپیشانی کۆمەڵگەیەداتەوە یان بۆ منە لە ڕیکلامەکاندا ژن ڕۆڵێکی تا ڕادەی ناشرین پێدراوە لەوەی کە ناوماڵێکی خۆشی هەیە جلوبەرگێکی خۆشی هەیە بە زۆر شت ڕازی نیە کە ئەمەش بتەوێنێتەوەی کاریگەری لەسەر دەروون و بیرکردنەوەی بینەر و بیسەر دروست دەکات. پێم خۆشە باز لە کاریگەری میدیا لەسەر ڕۆڵپێدان و ڕۆڵ بەخشین بە ئافرەت بکەین. کاریگەری میدیا زۆر زۆرە بە تایبەتی لە کاتی ئەم قەیرانەیە لێرەوە قەیرانێکە بۆ دروستکراوە لەوێ بە مستەمڕی ناوماڵی ئەکتیڤی تورکی و هی شوێنەکانی کەت بۆ ئێنەیە باسی خواردن و مەطعەمت بۆ ئێنێ مەطعەمێنە دوان ناسیاننا نەوعەتی برنجێنە دوان ناسیاننا یعنی لە هەموو ڕوویەکەوانێ بازاڕێکی کراوەی بۆ هێناوی بازاڕێکی گرانی بۆ هێناوی ئەمە لەو ڕۆ زۆر زۆر ڕۆڵێکی خراپی بینیوە کە ئەو خەڵکە یا بەردەوام باسی سیاحاکە باسی سەفەرەکە باسی خۆشگوزارانیەکە ئەمە لێرەوە عیلێ دوو عیلە سێم عیلە هەر پێکاریگەرە بێ لەبەرەوە ڕۆڵێکی زۆر زۆر خراپی بینیوە لە ڕووی دراماکانی شەوانێ بە هەمان شێوە ڕۆڵی بینیوە وازانێ بە تایبەتیان فلیمە تورکیانە ئەیهێنێ هەموو پیاوێک جاری کێشەی بۆ هەموو خێزانێ دروست کردووە هەموو پیاوە بە شێوەیەکی سوپراز داوە کە ئافرەتێ بێ بە هاوسەری مەعیلعیلم لە ئەسڵ و ئەساسی شاوانی هەموو پیاوێ سوپرایزەکە ئەبێ کێکێکی بۆ بکە لە عید میلادا و لە عیدی زەواجتا و لە نازام ئەم هەموو بۆنە ڕۆژێنیە دوان نێسیان نییە ڕۆژێنە و رۆزە ڕۆژی ئەوە یعنی بەڕاستی ئەگەر کەسێک بێ بەردەوامیش لەسەر پارەپەیاکردنی نامەحرەم و لەسەر میراتیش بشی ئەوە نییە کە ئەو بەو شێوازە لەبەرەوەی میدیا ڕۆڵێکی زۆر زۆر خراپی بینیەوە بە تایبەتی لە ڕیکلامەکانیشە یعنی ئافرەتانیان وا دابەزانوە بە تایبەتی بەس هەر وەکو کاڵایەک ئەیناستێنن بۆ دەسڕێکی کلێنس ئافرەت بەکارێنێ بۆ دایبی مناڵ بۆ یعنی شتی وا بەسیت شەخسیەت و کەسایەتی ئەم ئافرەتەی دابەزانوە بە جلێکی واوە کە هەر لە بواری بازرگانیکردن بە ئافرەت و بەجەستەیەوە بێ ڕسمی سابوونێکەوە بیگرە حتا لەگەڵ ڕێزمە بۆ جەناب و تاوای ئافرەتان هەر مامۆستایەکی شاری سلێمانی ڕسمی کەمالیاتێکدا نابوو کە لەگەڵ ڕێزمە بۆ جەناب و تاوای ئافرەتان ڕسم لە پێڵا و نەعلا ڕسمی ئافرەتیشدانرا بوو. بەڵێ
یعنی بە تایبەتی هەچی کەسایەتی ئافرەتەی هێنە خوارەوە بە جلێکی نیمچە ڕوتەوە دایانێن بە تایبەتی بۆ مەسەلەی بازرگانیکردن بە جەستەیەوە هەیە ئەیجینا ئەو ئافرەتە یعنی بە پیاوێک بۆ دایبی یا بۆ کلێنز یا بۆ شتێکی بەسیط یا بۆ پاکەرەوەیەک ئەیهێنێ بە تەواوی جلوبەرگێکەوانێ ئەمە بە تەنها ئیستیغلالی جەستەی کردووە فرۆشیەکەی لەو بوارە زیاتر بێت و بە ئافرەتێکی کاگەر بە پیاوی بیکاونێ لەبەرەوە میدیا بە دەرەجەی یەکەم ڕۆڵی زۆر خراپی بینیوە بە تایبەتی لەم قەیرانانە دەربارەی ئافرەتیان لە زۆربەی دراما کوردیەکانیشە. ئەسڵەن ئافرەتی زۆر بەتوانامان هەیە کەچی ئەیهێنن ڕۆڵێکی ئێنێ کە هەر دانیشێ مڕاقەبەی دراوسەکانی بکە هەر دانیشێ وتی بکات و قسە بۆ ئەمان بجێڕێتەوە و گوڵە بە ڕۆژە بخوا و یعنی نایە ڕۆڵێکی ئافرەت ڕۆڵێکی باش کە بینیوێتی کەسایەتێکی سەرکەوتوو هەیە ئەم ئافرەتە بیهێنە ئەم ڕۆڵە بەرجەستە بکات لە درامایەکە. یعنی بەڕاستی لەو ڕۆوە زۆر جێگەی نیگەرانیە ئەمڕۆ ئەو میدیا کوردیانەی کە بە تایبەتی تەلەڤیزۆن کە لە هەموو ناوماڵێکایە و پەیجەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکانیش کە بە تایبەتی جەخت دەکەنەوە لەسەر جەستەی ئافرەت و هەموو ئەو شتانە پیجمان هەیە ئەکاونتمان هەیە هی کوردیەکان باوەڕ کەشتی وە ئەهێنن کە هەر بۆ ئەم میلەتی خۆمانی داماوێکەنەوە پیاوی میلەتی خۆمان داماوەکەنەوەوانێ یعنی لە وڵاتە ئەوروپیەکان و لە وڵاتە غەربیەکان خۆیان بەو شێوازە جەخت ناکەنەوە تەرکیز ناکەنەوە سەر ئەو لەحزەیە لەبەرەوە زۆر ڕۆڵی خراپی بینیوە. زۆر باشە زۆر سپاس دەکەم و سپاس بۆ ئامادەبوونیشت. زۆر سپاس بۆ جەنابتان و دووبارە بۆ بەرنامەکەتان و بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس دەکەم. بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەشدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ. لە جێوارێکی مێژووی کوردستانین ئەویش کۆشکەکەی مەحموود پاشای ژاڤ یاخود کۆشکی پاشا قەڵای پاشا کێکێکە لە شوێنەوارە مێژووی دەرینەکانی ناوچەی گەرمیان لە ناوچەی گەرمیان لە نزیک گوندی تازەدێ لە نزیک 10 کیلۆمەتری باکووری خۆرهەڵاتی شاری کەلار لە پارێزگای سلێمانی لە کوردستانی باشوور هەڵکەوتووە. مێژووی سەردەمی بنیادنانەکەی گەڕێتەوە بۆ ساڵانی 1895 زاینی پیرەمێرد لە نووسینەکانی خۆیان دەڵێ مەحموود پاشای جاف توانیوێتی زیاتر لە 40 دیوانی کوردی لە فەوتان بپارێزێت. یۆکمان تا نەیت ئێرە و ئەو دیمەنە جوانانە نەبینی لێ بۆ دەرناکەوێتەوە بۆچی مەحموود پاشای جاف ئێرەی هەڵبژارد و لە ناوچەی گەرمیان لێرە کۆشکێکی دروست کرد. سەقفی خانوەکە لێرەیە بەشی سەرەوەی کۆتاییەکەی هەمووی بەردە لە تەنیژێکەوە جۆرێکە لە بیناسازی کە تا ڕادەیەک لە کۆنایمە لە مێژوودا لەم جۆرە لە بیناسازیمان هەیە لە شوێنەوارەکانی تری کورسانە کە بیناسازیەکی کاریگەری ساسانیە. بەرنامەی جێوار چوارشەممە کاتژمێر 7 بە کاتی هەولێر.